لەسەر ئەو دۆخەی ئێستا لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت. برزۆ مەجید سەرۆکی فراکسیۆنی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆکانمان لە سلێمانی لەگەڵمان دەبێت. کاک زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دیارە لە پاش دەرکردنی ڕاگەیەندراوێک یاخود بەیاننامەیەک لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە ئاماژەتان بۆ کردبوو کە قسەتان لەگەڵ بەشێکی زۆر لە کۆنسوڵەکان لە نوێنەرانی وڵاتان لە دنیادا لە هەرێمی کوردستان کردووە بۆ ئەوەی قسەیان هەبێ لەسەر ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا دەگوزارێت. ئەو فشارانەی ئێوە بە چۆ گەیشتون، وەڵامی ئەو وڵاتانە بۆ ئێوە چی بوون؟ بەڵێم کاتی ئەو بینەرانیش باش هەموو ئەو نوێنەرایەتی دیبلۆماسیانەی کە بزوتنەوەی گۆڕان لە ڕێگای کەناڵە جیاجیەکانەوە قسەی لەگەڵ کردوون کە دوا دیداریشمان یان خودوا هەوڵیشمان لەگەڵ نوێنەری تایبەتی بانکیمۆن سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان و بەرپرسی هەموو یۆنامی لە عێراقدا دوێنێ شەو لە کاتژمێرنەوە بۆ 11 شەو دانیشتێکی تێر و تەسەلمان لەگەڵی کرد. باسمان لە هەموو پێشێلکاریانە کرد کە ئەم ماوەی ڕابردوو لەژێر پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵی سەرەکی هەبوو تێیدا، باسی سروشت و حقیقەتی قەیرانەکانمان بۆ کردن، باسی زەوتکردنی ئازادیمان کرد، باسی ئەو پێشێلکاریانەمان کرد کە بەرامبەر بە میدیا و میدیاکاران کراوە، باسی ئەو دیاردە قێزەون و هەسوکەوتە ناشرن و نائەخلاقیانەی کە بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتاران کراوە، باسمان لەو داواکاریە نایاسانە کرد کە لە پرسی سەرۆکایەتی هەرێمدا پارتی دیموکراتی کوردستان هەیەتی، باسمان لەو قەیرانی داراییە کرد کە نەدەبوایە هەرێمی کوردستان تووشی قەیرانی دارایی بێ. هەموو ئەو فشار و هەوڵانەی بزوتنەوەی گۆڕان کە لەگەڵ نێردە دیبلۆماسیەکان و نوێنەری وڵاتان لە هەرێمی کوردستان و وەکوتم لە سەروی هەمووشیانەوە نوێنەری تایبەتی سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان دوێنێ لەگەڵ دانیشتین هەمویان لەگەڵ ئێمەدا باسییان لەوە کردووە کە ئەوان لەگەڵ دیموکراسین، لەگەڵ پێشکەوتنن، لەگەڵ پاراستنی بنەما دیموکراتیەکانن، لەگەڵ پاراستنی مافی مرۆڤن، لەگەڵ سەروەری یاسان، لەگەڵ سەقامگیری سیاسین، لەگەڵ پاراستنی ئەزمونونەکان، لەگەڵ حیوار و گفتوگۆ و لەگەڵ ئەوان کە هەموو لایەک دەبێ مساومە بکە بۆی گفتوگۆکان دەست پێ بکەنەوە ئەم مەسەلەیە چارەسەر بێ. بۆیە هەموو ئەوانە وەڵامەکانیان بۆ ئێمە زۆر ئیجابی بووە. بەڵام یەک خاڵی نێگەتیڤ بە دیاریکراوی وەڵامەکان کاک برزۆ بەنمونە ئەمە پەیامی ئێوە بۆ ئەوان وەڵامەکان چین و دەرئەنجام چی دەبێت؟ ئەوەی کە زۆر گرنگ بوو بەلای ئێمە هەر ئەوەی دوێنێتان بۆ باز دەکەم کە لەگەڵ نوێنەری تایبەتی بانکیمۆن سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان ئەم وەڵامانی لای خوارەوە داینەوە، هەتاوتی ئێمە لەگەڵ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیش و لەگەڵ لایەنەکانیش پێش باسی دەکەین. یەک وتی ئەم قەیرانێک کە هەیە ئەم جۆرێک لە شەڕی هەیە دەبێت لە ئێستاوە بوەسێندرێ. اینجا باسی لەوە کرد دەبێت گفتوگۆ و حیوار دەست پێ بکاتەوە، باسی لەوە کرد کە مساومە و سازش لە هەموو لایەنەکەەوە بکرێ. لە هەمووی گرنگتر باسی لەوە کرد کە نابێ هێزی سەربازی لە یەکلاکردنەوەی ململانێ سیاسەکان بەکاربهێنرێ. اینجا باسی لەوە کرد کە دەبێ موئەسەسات و فەرمانگەکان لە هەرێمدا ڕۆڵی خۆیان ببینن. دیسان لەوانش گرنگ کرد باسی لەوە کرد کە ئەوان پشتیوانی خۆپشاندانی جەماوەری و خۆپشاندانی چین و توێژەکانن بۆ داوای مافەکانیان، بۆ داوای موچیان، بەڵام بە شێوازی شارستانیانە و مەدەنیانە. اینجا باسییان لە پاراستنی میدیا و میدیاکارانیش کرد. بۆیە ئەمە دوێنێ وەڵامی نوێنەری تایبەتی سکرتێری گشتینەتەوە یەکگرتوەکان بوو بۆ بزوتنەوەی گۆڕان، کەواتە وەڵامەکانیان بۆ ئێمە زۆر باش بوو. هەتا باسییان لەوە کرد کە بەشێک لەوانەی ئێمە داوامان لێکردوون دەبێت لە کورت مەودادا چارەسەر بکرێ، بەشێکی پێویستی بە درێژ مەودایە. باشە کاک برزۆ، ینی ئێوە تەنیا بەم وەڵامانە یاخود بەم هەوڵانە دەوەستن ئیدیەمە کافیە؟ چونکە بۆ خۆت باز لەوە دەکەی کە نوێنەری گشتی نەتەوە یەکگرتوەکان باسی لەوە کردووە کە دەبێت حیوار و گفتوگۆ دەست پێ بکاتەوە. کەی ئەم حیوار و گفتوگۆیانە دەست پێ دەکاتەوە بە تایبەت لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستاندا؟ جارێ تایبەتتر ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان پێکەوە لەگەڵ یەکێتی نیشتمانی کوردستان، لەگەڵ یەکگرتووی ئیسلامی کوردستان، لەگەڵ کۆمەڵی ئیسلامی، پرۆژەی هاوبەش، تەنسیقی هاوبەش، هاوکاری هاوبەش و کۆبوونەوە هاوبەشمان هەبووە. هەموو ئەو هەنگاوانەی نراون بڕیاری ئەم چوار حزبە بەیەکەوە بووە، گفتوگۆی کراوە بووە. بۆیە لەم ئێستاشدا کە قەیرانەکان بەم دۆخە خراپە گەیشتون، بزوتنەوەی گۆڕان لەگەڵ ئەم سێ حزبە دیسان ڕاوێژ و گفتوگۆ و کۆبوونەوەی بەردەوام دەکا بۆ ئەوەی ئەم قەیرانە بە شێوازێکی تەندروست و بە شێوازێکی یاسایانە
پەڕێندرێ لە سەروی هەمووشیانەوە ئیتفاق و سازان لا ئێمە زۆر گرنگە بەڵام من لێرە ڕای دەگەینم ئەگەر سازان بکرێت دەبێت سازانێکی حەقیقی و سازانێکی مشەڕەف بێ سازانێک کە ڕوحیەتی خۆسەپاندنی لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە تێدا نەبێ ئیرادە فەرزکردنی تێدا نەبێ سازانێک بێ ئەگە زەرەرکردە هەموو لایەک وەکو یەک زەرەر بکە ئەگەر قازانجکردە هەموو لایەک وەکو یەک قازانج بکە لە سەوری هەمووشانەوە خەڵکی کوردستان و ئەزمونەکەمان قازانج بکە. باشە زۆر مەبەستم بۆ بە دیاریکراوی لەسەر پەیوەندی ئێوە و پارتی دیموکراتی کوردستان لە ئێستاە هیچ گفتوگۆیەکەیە هیچ پەیوەندیەک ئەگەر پەیوەندیەکان ناڕاستە و خۆش بێت دروست بووە بۆ ئەوەی گفتوگۆ بکرێت لە نێوان ئەو لایەناندا بەڵام پێشەوەی وەڵامی ئەمە بەیتەوانێت دەمەوێت لەسەر ئەو خاڵە بۆستم کە ئاماژەت پێکرد ئەوەی کە نێردەی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتوەکان دەڵێت نابێت هێز لا یەکلاکردنەوەی ئەو بابەتانەدا یەکلا بکرێتەوانێ ئەم پەیامە بۆ کێیە بە بەڕوونیانی لە هەرێمی کوردستان لەوەتەی سەرۆکی پێشووی هەرێم بارزانی 10 ساڵ سەرۆکی هەرێم بووە خۆشی بە پێی یاسا فەرمانە گشتی هێزە چەکدارەکانە بەداخەوە لەو 10 ساڵەدا نەیتوانی هێزەکانێک بخاتەوە تاوەکو ئێستا هێزێکی نیزامی یەکگرتومان نییە کەواتە هێز تا ئێستا بەشی زۆری لە دەستی حزبە بنمونە هەر پارتی دیموکراتی کوردستان چەند ڕۆژێک بەر لە ئێستا هێزی خۆی بەکارهێنا بۆ ململانە سیاسیەکان و کە ڕێگای لە سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتارەکان گرت بە هێزی سەربازی بوو هەر ئەمەشە کە لە سەروبەندی وروژاندن و پێشکەشکردنی پرۆژە یاسا بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هەرێم بۆی هەرێمی کوردستان تووشی ئەو فەراغ یاسایە نەبووە لەولا بە مباشر و غێر مباشری گوێمان لە دویدارەیی و یاخود تەپڵی شەڕی ناوخۆ لێ دەدرا ئاخر نمونەشان ئەو بەیاننامەی مەکتەبی سیاسی پارتی بوو کە 100% بە نەفەسی شەڕی ناوخۆ نووسرا بوو 100% بە نەفەسی دویدارەی نووسرا بوو ئەمە هێزە زووترا پەیامەکەی ئێوەش نەرمتر لەو نەبوو ئەگەر ئەو تند بوو بێ حتممە ئەمە قسەی چاودێرانە جارێ ئێمە لەگەڵ ئەو سێ حزبەیتر هەمومان بێکەوە لەم پرسەدا کە پارتی کردی بە قەیران لا ئێمە پرسی سەرۆکایەتی هەرێم بوو زۆر قانونیانە زۆر یاساییانە اینجا لەبەر ڕۆشنایی بەرژەوەندی گشتی مامەڵەمان کردووە چەندین پرۆژە یاسامان پێشکەش کردووە بۆیە بە ڕۆڵی خۆمان هەستا بووین لە هەمان کاتیشدا ئەمە لەوانەیە هەندێک جار احترامی زیاد لە پێویستیشمان نواند بێ نەک لە بە پارتی دیموکراتی کوردستان بەڵکو بۆی پارتی دیموکراتی کوردستان هەست بە بەرپرسیارەتی بکە ئەویش لە دۆخەکە تێبگا پرۆژە یاسایی بێنێتە پێش بۆیە کە ئێمە هەموو واجبێکی یاسایی خۆمان هەموو واجبێک لەبەر ڕۆشنایی سازانی مشەڕەف و حەقیقی بەرامبەر بە پارتی جێبەجێمان کردووە ناکرێت پارتی دیموکراتی کوردستان بەم عینادێت تێکدەرانەیە بەم ڕۆحیەتی خۆسەپاندنە هیچ داواکاری هیچ پرۆژەیەکی پێشەش نەکرد بێ هیچ تەنازل و مساومەیەکی نەکرد بێ بێ بەیاننامەیەکی ئاوا توند بە زمانی تێکدان بە زمانی شەڕی ناوخۆ بنووسی بۆەوەی ئێمە بە خەڵکی کوردستان بڵێن ئەم هەڵانەی ئەم کەم و کوڕیانەی ئەو گەندەڵیانەی ئەو یاسا شوێنانەی لە هەرێمی کوردستان کرام پارتی لێ مەسوولە دەبوایە بەیاننامەکەمان بەم زمانە بێت لە هەمان کاتیشدا دیسان باسی یەکریزی و باسی ئەومان کردووە کە سازان باسی ئەومان کردووە قەیرانەکان چۆن چارەسەر دەکرێت شێواز و میکانیزمی چارەسەرکردمان خستۆتە ڕوو ئێمە لە هەمان کاتدا باشە کاک بەرزۆ ئەوەی کە ڕوونا ئەوەی کە دیارە ئێستا گرفتەکە بەزەقی لە نێوان بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانە پێشووتر پرسییم کە هیچ پەیوەندیەکەیە هیچ محاولەیەکەیە بۆ ئەوەی گفتوگۆ لە نێوان ئەم دوو هێزەدا دروست بێت جارێ بێگومان پارتی دیموکراتی کوردستان یەکێکە لە حزبەکانی هەرێمی کوردستان ئێمە چەند حزبێکەنە لە هەرێمی کوردستان ئیدارەی پرۆسەی سیاسی دەدەین لە هەڵبژاردنەکان بەشداری دەکەین و ئەو قەیرانش کە ڕووی داوە هەموو حزبەکان دەبێ چارەسەریکەن ئەوەی ئێمە دەمانەوێ بەرمەبنای یاسا لەبەر ڕۆشنایی یاسا و لەبەر ڕۆشنایی سازانی حەقیقی و مشەڕەف کە پێشتر باسم کرد ئێمە لەگەڵ یەکێتی و یەکگرتو و کۆمەڵیش ئامادەی چارەسەرکردنی ئەم کێشانەی بێگومان لەو کاتانەشدا کە بوتم لەبەر ڕۆشنایی یاسا و لەبەر ڕۆشنایی سازانی حەقیقی و مشەڕەف ئەمە ڕوویدا بێگومان لە کاتێک لە کاتەکاندا دەبێ گفتوگۆکان دەست پێ بکاتەوە خۆ قابلە قەتیعە و لێکدابڕان کارێکی باش نییە باشە تۆ لێرەوە ئەم قسەیەت کرد کە ئێوە ئامادەن بۆ هەرگفتوگۆ ئەوەیەک بەڵام بەدەر لە بەیان وەکووتم کاکارزان ببوورە وەکووتم کاکارزان ببوورە خەڵکی کوردستان ماندووە قەیرانی دارایی هەیە چەندین ساڵە کێشەی متەراکمی زۆر لە وڵاتە هەیە بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانانە لەبەر ڕۆشنایی یاسا
لەبەر ڕۆشنایی سازانی حەقیقی و ئاسوودەکردنی میلەتەکەمان گفتوگۆکان لەبەر ئەو ڕۆشنایانە کاتێک لە کاتەکان دەست پێکردەوە پرۆژەکانی ئەو چوارلایەنە حازرە. باشە من دەمەوێت لە دەرەوەی بەیاننامە فەرمیەکان و قسەی فەرمی پارتی دموکراتی کوردستان بزانم هیچ محاولەیەکی ناڕاستەوخۆ هیچ هەوڵێکی ناڕاستەوخۆ هەیە بۆ ئەوەی گفتوگۆکان دەست پێ بکاتەوە واتە پارتی هیچ ئاماژەیەکی داوە بە ئێوە؟ من ئاگاداری ئەوە نیم بەڵام بالەوە گرنگترت پێ بڵێم پرسی سەرۆکایەتی هەرێم پرسێکی زۆر قورس و گرانە لەبەرەوەی ئێستا ئێمە لە بۆشایی یاسایی دەژین لە هەرێمی کوردستاندا ناکرێت تۆ بەم قەیرانانە بتەوێت پرسی سەرۆکایەتی هەرێم لە بیر خەڵک بێەوە چونکە پرسی سەرۆکایەتی هەرێم بە یەک جۆر لە بیری خەڵک دەبرێتەوە کە بێ پرسەکە بە یاسایی چارەسەر بکرێ لە هەمان کاتیشدا بۆ قەیرانی داراییش بۆ قەیرانی دارایش بەیەک حاڵەت چارەسەر دەکرێت کە تۆ بێ پارەی نەوت داهاتی نەوت ئاشکراکەی و ئەو ئەمانەتە تەسلیمی خەڵکی کوردستان کەوێ دابەشکەوە بێگومان هەموو ئەوانە دەبێت پێویستی بە گفتوگۆ و حیوارە بۆیە مەسەلەکان زۆر لەوە گەورەترن لەو پرسیارێکە جەنابەت فەرمووت ئایا حیواری غێر مباشر و ئیتصاڵاتی غێر مباشر و ناڕاستەوخۆ هەنا ئەم مەسەلانە حیواری جددی و پەیوەندی جددی و گفتوگۆی جددی ئاشکرای دەبێت نەک لە پشتی پەردە چونکە لە پشتی پەردە جۆرێک لە سیاسەتی دیوەخان و مجاملەیە چەندین ساڵی ڕابردوو سیاسەتی دیوەخان و مجاملە زیانی زۆری بە هەرێمی کوردستان گەیاندووە بۆیە بزنەوەی گۆڕان هەر کاتێک گفتوگۆکان دەست پێ بکاتەوە بێگومان وەکوتم بزنەوەی گۆڕان و یەکێتی و یەکگرتو و کۆمەڵ ئێمە بە ئاشکرا و بەڕاستەوخۆ پەیوەندیەکان و گفتوگۆکان ساز دەکەین نەک سیاسەتی دیوەخان و مجاملە و جۆرێک لە سوڵحی عەشایری. باشە بەڵام خۆ پێشووتر ئێوە زۆر دۆستتر بوون لە ئێستا بەڵام ئەو پرسە هەر چارەسەر نەکرا لە ئێستادا کە ئەم دۆخە هاتۆتە ئاراوانێ پێ وایە ئاسان بێت پرسی سەرۆکایەتی یەکلا بکرێتەوە؟ من با لێرە بە سەراحەت بڵێم بەڵێ دۆخەکە گەیشتۆتە ئاستێکی قەیراناوی تر بەڵام ئەرچی هەموو لایەکمانە بزنەوەی گۆڕان یەکێتی یەکگرتو و پارتی کۆمەڵ حەزبەکانی کە دەست لە ناو دەستی یەک ئەم مەسەلەی چارەسەر ناکەوێت چونکە پرسیارەکە لێرە دەکەم ئەگە ئەی ئەم قەیرانە چارەسەر نەکەین پرسی سەرۆکایەتی هەرێم چارەسەر نەکەی ئەی چێ سەرۆکی هەرێم بێ ئەی ئەگە قەیرانی دارایی چارەسەر نەکەین خەڵک وا برسێ خەڵک ماندووە چێ پارەیان بۆ دابینکە بۆیە هەموو ئەوانە دەبێت پاڵمان پێوە بنێ کە من لێرە شێوازەکەم خستە ڕوو شێوازێکی زۆر ئاسانە سازانێکی حەقیقی و مشەڕەف ئەگە زەرەرە هەموو لایەک زەرەرکە ئەگە قازانجە هەموو لایەک بەشخۆی قازانجکە ئینجا لە بەڕۆشنایی یاسایی چونکە زۆر عیبە زۆر عیبە تۆ داواکاری نایاساییتە بێ من شتێک عەرزی جەنابەت بکەم هەواڵی یەکەمی ئەم جەولە خەبەریەتان بریتی بوولەوەی کە ئەمریکا وەزارەتی دەرەوەی ئەمریکا یان حکوومەتی ئەمریکا داوای کردووە نووسینگەی NRT لە هەولێر بکرێتەوە یا فشاری کردووە ئەمە خەبەرێکی باشە ئەمە خەبەرێکی منتیجە کەوا دەکات تەلەڤیزۆنێکی وەکو NRT من هیوادارم ئەمە بۆ کەێنێن و بۆ ئەو تەلەڤیزۆنانێ تریش ئەگەر لە حاڵتێکی وا ڕوویدا ڕاست بێ بەڵام بەدی وێش کە ئەمە زیانێکی زۆر گەورەیدا لە ئەزمموی حکومڕانی لە هەرێمی کوردستان سومعەی کوردستانی لەکەدار کرد تۆ هەر دەسەڵاتدارانی هەولێر کە لە هەولێردا پارتی باڵادەستە کە ئەمەش عیبە دەڵێن پارتیدا باڵادەستە خۆی دەبووە حکوومەت و مؤسساتی نیشتمانی باڵادەست بۆیە دەچێت پەلاماری تەلەڤیزۆنێک دەدا و کارمەندەکانی دەرفێنێ و دوایە ئاودی و شارێشتریان دەکا دەوڵەتێکی وەکو ئەمریکا و چەندی دەوڵەتی تر ئەمە دەزانن بۆ سومعەی هەرێمی کوردستان ناشرن نیە هەر ئەم دەسەڵاتدارانی هەولێر و پارتیشن دەچنە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا داوای پشتگیری و پشتیوانی معنەوی و سیاسی دەکەن بۆ ئەزمموی هەرێمی کوردستان ئەم وڵاتانە لەوێ تێدەگەن دەڵێن ئەم ئیزدواجیەتە ئەم دووڕوویە لە سیاسی چییە تۆ نایاڵی تەلەڤیزۆنێک لە شارەکەت دایشکە و کادرەکانی دەرفێنی و پامنێرەکانی ئاودی و شارێشترەکەی چۆن بێم من پشتیوانی سیاسی و معنەوی و سەربازیت پێشکەش بکەم کواسی قەومتمانم بدەرێ بۆیە خەبەرێکی چەند باش بوو ئەویان ئەوەندەش پێم وابی بۆ سومعەی هەرێمی کوردستان خراپە. سوپاس کاک برزۆ لەگەڵم بمێنەرەوە بەردەوام دەبین لە گفتوگۆکەمان بەڵێ بەڕێزان دیارە نێچیروان بەرزانی بە پێی هەندێک لە میدیاکانی پارتی دموکراتی کوردستان نێچیروان بەرزانی بڕیارە ڕۆژی شەممە سەردانی تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران بکات ئەم سەردانە هاوکاتە لەگەڵ بوونی ئەو قەیرانانەی لە ئێستادا لە هەرێمی کوردستاندا بوونیان هەیە تێکچوونی نێوانی بزوتنەوەی گۆڕان و پارتی دموکراتی کوردستان ڕەنگە زەقترینیان بێت لە ئێستادا بەوەی کە وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی ئێستادا لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە کە پێکێنەری ئەم حکوومەتی ئێستای ماڵ ئاواییان لێ دەکرێت هەروەها سەرۆکی پەرلەمانی کوردستان کە دیسانەوە لە بزوتنەوەی گۆڕانە لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە ڕێگری لێ دەکرێت بەوەی کە داخڵی هەولێر بێت و بچێتەوە سەر
کارەکەی خۆی وەکوتم سەردانەکەی نەچیروان بارزانی بە پێی ڕاگەیاندنەکانی یاخود هەندێک لە میدیاکانی پارتی دموکراتی کوردستان هاوکاتە لەگەڵ ئەو قەیرانانەی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان بۆنیان هەیە دیارە لە پاڵ ئەم قەیراناندا یاخود لە پاڵ تێکچوونی نێوانی بزوتنەوەی گۆڕان بە دیاریکراوی پارتی دموکراتی کوردستاندا مەسلەی پرسی سەرۆکایەتی یەکێکی دیکەی لە قەیرانە قوڵەکان کە لە نێوان پارتی دموکراتی کوردستان و هەر چوارلایەنی گۆڕان و یەکێتی و کۆمەڵ و یەکگرتوودایە. کاک برزۆ دەمەوێت ڕاستەوخۆ ئەو هەواڵە بە پەلەی کە ئێستا هاوکارانم بە منیان ڕاگەیان ببەستمەوە بە پرسیارێکەوە و ئاراستی تۆی بکەمەویژەوەیە ڕۆڵی ئێران چی دەبێت لەم دۆخەدا دیارە ئێران وەکو نمونە ئەجینا هەموو وڵاتانی ئەقلیمی دەمەوێت ڕۆڵ و کاریگەریان بزانم لە چارەسەرکردنی ئەم دۆخەدا بەڵام بە دیاریکراوی لەبەرەوەی وەکو ئاماژەم پێکرد ڕۆژی شەممە بە پێی میدیاکانی پارتی دموکراتی کوردستان نەچیروان بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەردانی تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران دەکات ئەمە وا دەکات ببێتە دەواازەیەک بۆ چارەسەرکردنی و گرفتانی کە لە ئێستادا بوونیان هەیە جارە من دەپرسم سەرۆکی حکوومەت کە ئەم سەردانە دەکات کابینەکەی ئاگادارە ئایا لەگەڵ ئەنجومەنی وەزیران کۆبێتەوە پێڕاگەیاندون ئەنجێندای سەردانەکە چیە پێڕاگەیاندون بۆچی دەچێ و چیان لەگەڵ باز دەکات ئەمە لەلایەک لەلایەشتر ئێمە پێمان وایە ئێران و تورکیا و هەموو دەوڵەتانی دراوسێ و مجتەمەعی نێودەوڵەتیش هەر ئەمە نەریتێکی باوە لە هەموو دنیادا عورفە وڵاتانی دراوسێ وڵاتانی ئەقلیم مجتەمەعی نێودەوڵەتی کاریگەریان بەسەرەکەیە بەڵام زۆر مهمە بۆ هەرێم و وڵاتێک بۆ وڵاتێک کە دراوسێ یەکترن پەیوەندیەکانیان لەسەر بنەمای نیشتمانی و مؤسساتی بێ لەسەر بنەمای پاراستنی کەرامەت و پاراستنی بەرژەوەندی هاوبەش بێ هەردوو لا ڕقم یەک بن ژمارە یەک بن لە پەیوەندیەکان نەک وڵاتێک ڕقم یەک و هەرێمی کوردستان ڕقم دوو ڕقم سێ بۆیە بۆ ئێرانیش و بۆ تورکیا و بۆ ئەمریکا و بۆ دەوڵەتانی ئەوروپا و بۆ هەموو ئەوانە ئێمە پێما خۆشە هەموو ئەو وڵاتانە ڕۆڵی گرنگی خۆیان هەبێ نەک تەدەخل ڕۆڵی گرنگی خۆیان هەبێ بۆ ئەوەی پرۆسەی دیموکراتی لە هەرێمی کوردستان بەرەو پێش بچێ بۆی قەیرانەکان لە هەرێمی کوردستان بە یاسایی چارەسەر بکرێن بۆ ئەوی سەروەت و سامان لە وڵاتە پارە لە وڵاتە کە لە نەوت دروست دەبێ فعلی نەوت شەفاف بکرێ بۆیە ئێرانیش وڵاتێکی زۆر گرنگە لەلای ئێمە تەمەنا دەکەین و هیوادارین ئەگەر یەکێ لە بابەتەکانی سەرۆکی حکومەت لەگەڵ دەوڵەتی ئێران بریتی دەبێ لە هاوکاریکردن یاخود پشتیوانیکردن لە چارەسەرکردنی قەیرانەکان لە هەرێمی کوردستان پشتیوانی و گفتوگۆیەک بێ دەوڵەتی ئێران لەبەر ڕۆشنایی یاسایی چارەسەرکردنی مەسەلەکان و لەبەر ڕۆشنایی سازانی حەقیقی و مشەڕەف کە پێشتر ئیشارەتمان پێدا ئێمە پێشوازی لە هەموو ڕۆڵێک و دەستێکی خێر دەکەین بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە لە هەرێمی کوردستاندا بەڵام لەبەر ڕۆشنایی تەوافق لەبەر ڕۆشنایی مەبادیە دیموکراتیەکان لەبەر ڕۆشنایی سەروەربوونی یاسا باشە جگەل لە هێزە سیاسی ناوخۆیەکان هیچ یەکێک لە وڵاتانی ئیقلیمی و وڵاتانی نێودەوڵەتی ئامادەیان دەربڕیوە بۆ ئەگەر ناوی بنێم نێوەنگیری ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان ڕێکخراوێکی زۆر گرنگە لە سەرانسەری جیهاندا دوێنێ نوێنەری تایبەت نێردەی تایبەتی سکتێرە گشتیەکەی لە هەرێمی کوردستان بوو ئەمڕۆژ لە هەرێمی کوردستانە ئەگەر ئەمڕۆ نەگەڕابێتەوە ئێوارەکەی چکەوتی سەردانەکەم کورد و بەپەلەیە بێگومان وڵاتان ئاگاداری ئەم مەسەلەن و ئەوە نەتەوە یەکگرتوەکان وا لەناو مەسەلەکەیە ئینجا وەفدی ئەمریکاش هات بەر لە چەند ڕۆژێک و ئەوەی کۆبوونەوەی 17 قۆڵیان و دوایە کۆبوونەوەی 5 قۆڵی کرا باشە کاک برزۆ بابەتێکی دیکە کە ڕێگریکردن بوو لە سەرۆکی پەرلەمانی کوردستان دکتۆر یوسف محەممەد ئەم بابەتە ئەگەر بگاتە ئەوەی کە داوا بکرێت لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان هەر بۆ گۆڕان بێ بەڵام دکتۆر یوسف نەبێ و کەسێکی تر بێت وەڵامی گۆڕان چی دەبێت بابەتێکە بۆ مناقەشە ئەخەر ئەمە پرۆسی سیاسی ئالۆستر دەکات منیش ئێستا بنمونە وەکو دامنێ منیش بە پارتی دموکراتی کوردستان بڵێم با نێسیروان بارزانی سەرۆکی حکومەت نەبێت تۆ فڵان کەس دانێ بەڵام ئەوان دەڵێن ڕێکەوتنەکان بۆ و گۆڕان پابەت نەبوو بە ڕێکەوتنەکان ئەوان مافی هەڵوەشانەوەی ڕێکەوتنەکانیان هەیە جارێ ئەو ڕێکەوتنانە کراون بەرەنجامی هەڵبژارنەکان بۆ ئێستاقاقی هەڵبژارنەکان بووە اینجا ئەو ئیتفاقە سیاسی و ئەو ئیتفاقانەی کراون بۆ پێکەرانی حکومەت لە پەرلەمانی کوردستاندا متمانە و تەزدیق کراون بۆیە بنمونە من ئێستا ڕۆژێک لە ڕۆژان بنمونە بزنەوەی گۆڕان دەڵێ دەبێت پارتی دەربکرێت لە حکومەت من بچم ڕێگە لە وەزیرەکانی پارتی بگرم لە سێترە و نێرم داخل بن نەخێر دێم شێوازی یاسایی دەگرمە بەر دەچم داوا لە پەرلەمانی کوردستان دەکەم متمانە لە وەزیرانە بسەنێتەوە بۆیە بۆ پارتی دموکرات بۆ پارتی قسە هەبێت لەسەر شخصی
یوسف محەممەد سادق ینی وەکو سەرۆکی ئێستەی پەرلەمانی کوردستان و بیانەوێت چونکە زۆرترین قسە کرا لەلایەن پارتی دیموکراتی کوردستان بەوەی نەیتوانیەوە بێلایەنی خۆی بپارێزێت لە 23 حوزەیران لە 19 ئابدا جۆرێک لەلایەنداری و جۆرێک تەنانەت بە نەز دەیانوت کە جۆرێک لە حیزبایەتی کردووە لە ناو پەرلەمانی کوردستاندا ئەگەر مناقەشەکە لەسەر گۆڕینی سەرۆکی پەرلەمانی ئێستا بێت بابەتێکە بۆ مناقەشە لەلای ئێوە وەکو گۆڕان جارێ دکتۆر یوسف سیاسەتی بزنەوەی گۆڕان لە چوارچێوەی کارنامە سیاسیەکە و بەرنامە سیاسەکەی بزنەوەی گۆڕان بۆ بەشداری لە هەڵبژانەکان کە هەیبوو لەبەر ڕۆشنایی ئەو بەرنامە سیاسی بزنەوەی گۆڕاندا کارەکانی ئەنجام داوە لە پەرلەمانی کوردستاندا ئەمە بە شێوەژی کەواتە نوێنەری سیاسەتی گۆڕان بووە. بەشێکی تریشی بیرمان نەچێ هەر بەشێک لە پەرلەمانتارانی پارتی بوون کە دەیانگوت لە سەرەتای کاری پەرلەمانیدا بەر لەوەی پرسی سەرۆکایەتی هەرێم بێتە پێش کە هەموو چێشکەی پارتی هیچی ئەسڵ و ئەساسی نییە جگە لەوەی کە دەیوێت 2 ساڵ بۆ بارزانی درێژکرێتەوە بە هەموو دەسەڵاتەکانیانەوە هەر پەرلەمانتارانی پارتی بوون کە دەیانگوت سەرۆکی پەرلەمان سەرۆکێکی جیاوازە لە سەرۆکەکانی پێشوو ئەدای باشە هەوڵی داوە تەوازن و بەڵانس ڕابگرێ جا بۆیە وەکو باسم کرد وەکو وایە ئێمە سبەی ڕۆژێ بە پارتی بڵێن نابێ فڵان کەس وەزیری لە ئێوە فڵان وەزیری فڵان وەزارەت دەبێت بۆی لای بن یەکێچکە دانێن ئێمە چۆن دەتوانم تەدەخولی شئونی ناو پارتی بکەم ئەوانش بۆیان لێ تەدەخولی شئونی ناو گۆڕام بکەن. باشە بەڵام ئەگەر ئەمە داوایەکی پارتی دیموکراتی کوردستان بێت لە چوارچێوەی پێکهێنانەوەتان لە چوارچێوەی ڕێککەوتنتان بابەتێکە بێت بۆ مناقەشە و ئامادەن کەسێکی تر لە بری سەرۆکی ئێستەی پەرلەماندا بنێن ئەوە سەرەتایکی زۆر خراپ دەبێت چکە دەبێتە عقدەی شخصی سبێ ڕۆژێ هەر حزبێک کەیفی بە کەسێکی تری حزبێشکەنەیە ئەوش داوای لێ دەکا و شخصێک بۆڕێ بۆی ئەگەر ئەمە پارتی داواکە سەرەتایکی زۆر خراپە لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان. باشە بڕیارە سبینێ جواتی بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوەی خۆی ئەنجام بدات ئەم کۆبوونەوەیە بۆچی دەبێت چی نەوتەوەرانی کە تیایدا باز دەکرێت و ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان نەوشیرۆن مستەفا حزوری دەبێت لەو کۆبوونەوەیەدا من سەبارەت بە گەڕانەوە و حزوری کاکنێوشیروان لەم کۆبوونەوەیەدا زانیاری پێویستم نییە بۆی دەتوانم بڵێم ئەمەی لای خوارەوەیە ئەمڕۆ جواتی گشتی و سبەیش جواتی نیشتمانی بزنەوەی گۆڕان کۆ دەبێتەوە بێگومان بۆ تاوتوێکردنی ئەو هەلومەرجی سیاسی ئێستا و ئەو قەیرانانەی ڕووی لە هەرێمی کوردستان کردووە لەگەڵ ئەو ڕووداوە سیاسانەی لە چەند ڕۆژی ڕابردوو ڕوویدا بۆی بەرچاوی بزنەوەی گۆڕان ڕوونتر بێ بۆ چۆنێتی مامەڵەکردنی بزنەوەی گۆڕان بێگومان لەگەڵ یەکێتی و یەکگرتو و کۆمەڵ بەیەکەوە لەگەڵ ئەو ڕووداوانە سیاسانەی کە هاتوونەتە پێش. باشە هەرچەند لە زۆرێک لە وەڵامەکاندا بە ڕەنگە ناڕاستە خۆ ئاماژەت پێکرد بەڵام دەکەم بە پرسیارێکی تایبەت لە پێشووتردا ئێوە خاوەن پرۆژەی هاوبەش بوون بۆ مەسلەی پرسی سەرۆکایەتی و بۆ بوون بە دووبەرەوە یانی وەکو دووبەرە ناوتان دێنرا چوارلایەنەکە لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستاندا ئێستا ئەم چوارلایەنە وەکو پێشوو هاو هەڵوێستن و لەگەڵ ئەوەی کە ئێستا دەگوزەرێ و ڕوودەدا دیسان هاو هەڵوێستن لەگەڵ ئێوەدا وەکو بزوتنەوەی گۆڕان جارێ شتێکی حاشا هەڵنەگرە بزنەوەی گۆڕان یەکێتی نیشتمانی کوردستان یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی ڕۆڵی زۆر گرنگیان بینی لەوەی کە پرسی سەرۆکایەتی هەرێم ئەم جارە بخرێتە چوارچێوەی یاساییەوە تۆ بینەوە بەر بیری خۆت لە 30 حوزەیرانی ساڵی 2013 سەرۆکی هەرێم بە 6 سعات بۆی درێژکرایەوە بە ناقانونی ئەم جارە ئەوە 6 مانگە هەوڵ دەدا بۆی درێژ نەکراوەوە بۆ ئەمەم بوت ئەم چوار حزبە ڕۆڵی زۆر باشیان هەبووە و ئەوەی کە کۆمان دەکاتەوە زۆر گرنگە ئێستا بەرەی پارتی دیموکراتی کوردستانیان پارتی بەرژەوەندی لەلایە مەسلەی نایاسایی لەلایە مەسەلەن داوا دەکات سەرۆکی هەرێم بە نایاسایی بۆی درێژکێتەوە مەسەلەن ڕێگا لە پەرلەمانتاران دەگرێت لە دێگەڵا مەسەلەن ڕێگا لە سەرۆکی پەرلەمان دەگرێت لە بازگەی پردێ کەواتە بەرەی پارتی بریتە لە بەرەیە کە باوەڕی بە یاسا نییە چکە وەکو باسمان کرددا ئەوە ڕێگا لە سەرۆکی پەرلەمان دەگرێت وەزیرەکان دەردەکا و هەمووانە بەڵام ئەمەی کە ئەم چوار حزبی کۆ کردوتەوە ئەمە زۆر گرنگە بەرەیەکی قانون ئێمە کۆ کردوتەوە دەمانێت پرسەکان بە قانونی چارەسەر بکرێت هیچ بەرژەوەندێکی خوا کاکارزان دەمێ ئەمە تەواوکەم جگە لەوەی بەرەیەکی قانون ئێمەی کۆ کردوتەوە ئینجا هیچ بەرژەوەندێکی مادی لە نێوان ئێمەدا نیە بەڵکو خەمەکانی خەڵک پرۆسەی چاکسازی چکە ئێمە جگە لە پرۆژەی سەرۆکایەتی هەرێم ئێمە پرۆژەیەکی نوێشمان چوار قۆڵی بۆ چاکسازیش ئامادە کردووە بۆیە قانون و بەرژەوەندی گشتی و خەمەکانی جەماوەر ئێمە دەبەستێتەوە بەڵام لە بەرامبەردا پارتی ئەوە دەبینین کە چۆن دژی خۆپیشاندانەکانە پارتی دەبینین بۆ سەرۆکایەتەرێم داواکارەکەی ناساییە پارتی دەبینین هەموو هەوڵێک دەدا بۆ لێکترازانی ئەم چوار حزبە بەڵام ئەم چوار حزبە وەکوتم ڕۆلی زۆر گرنگجا هەبووە پێکەوەن لە پرۆژەکاندا هەر وەکو گریمانە با بڵێم وەکو گریمانە بزنەوەی گۆڕان ویستی لەو بەرەیە بێتە دەرێ بچێ لەگەڵ پارتی بچێتە بەرەکەی پارتی ئەم بزنەوەی گۆڕان لێرە کاری
کارێکی باش ناکە چکە کووتمان بەرەکەی پارتی بەرەی بەرژەوەندیە بەرەی نایاساییە بەڵام بەرەی ئەم چوار حزبە بەرەی قانونە بەرەی تێپەڕانی قەیرانەکانە بە یاسایی بۆیە لە ئێستادا نێوانی چوار حزبەکە زۆر پتەوە ئێمە تەمەنا ڕازین لە هەڵوێستی سێلایەنەکەی دیکە بە دیاریکراوی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی کوردستان و زۆر بە تایبەت یەکێتی نیشتیمانی کوردستان ڕازین لە هەڵوێستەکانیان لە دوای ئەم ڕووداوانە و بە دیاریکراوی لە پاش ماڵاوایکردن لە وەزیرەکانی گۆڕان لە حکوومەتی ئێستادا ئێمە زۆرمان پێخۆش بوو دوێنێ یەکێتی و یەکگرتو و کۆمەڵ کۆبوونەوەیکی باشیان کرد زۆرمان پێخۆش بوو چەندین کۆبوونەوەمان لەگەڵ یەکێتی هەبووە لەم چەند ڕۆژەی ڕابردوو و زۆرشمان پێخۆش ئەو کۆبوونەوانە بەردەوام بن و زۆر گرنگە لە لامان زۆر گرنگە لە لامان ئەنجام و نەتیجەی ئەو کۆبوونەوانە دیسان پتەوکردنەوەی بەرەی ئەو چوار حزبە بێ پتەوکردنەوەی پرۆژەکان بێ بە تایبەتی لەم ڕووداوانەی بۆ هەوڵی دەرکردنی وەزیرەکانمان و ڕێگاگرتن و لە سەرۆکی پەرلەمان و پەخستنی پەرلەمان ئەم کۆبوونەوانەمان نەتیجەی زۆر باشە بێ بۆیە ئەم نەتیجەیە بەلای ئێمە زۆر گرنگە کە چاوەڕوانی دەکەین. برزۆ مەجید سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆ ئامادەبوونت.